دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو نمایشێ گروپێکی هونەری نمایشێکی کرد لە ناو حەڕەمی زانکۆی ئەمریکی لە سلێمانی کە سوکایەتی بوو بە نیقاب و حیجابی وەکو یەکێک لە شەعائیری مسلمانان لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهانیش. بۆیە ئەمە جێگای قبوڵ نییە هەم بۆ ئافرەتان بەگشتی ئەوانەی کە باڵاپۆشن هەم بۆ مسلمانان. بۆیە ئێمە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتیمان و ئەرکی سەرشانی خۆمان من و برای بەڕێزم کە دکتۆر بێستون هەستاین بە جوڵاندنی سکاڵا لەسەر داوامان کرد کە داواکاری گشتی سکاڵا بجوڵێنێ لەسەر هەم ئەو جیهەتەی بەم کارە هەستاوە هەم کە لە ناو حەرەمی زانکۆیە کرا و لەسەر ئەم زانکۆیە چونکە ئەمە جیا لەوەی کە پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە پێچەوانی شەعائیری ئاینی پیرۆزی ئیسلامە پێچەوانی دەستوری عێراقیشە لە مادەکانی 2 17 37 41 42 43 و هەر کارێکیش پێچەوانەی دەستور بێ دادگاکان خۆیان تایبەتمەندن بەوەی کە ڕێگری بکەن یاخود سزایان بدەن بە تایبەت داواکاری گشتی نابێ ئەوە قبول بکا کە پێچەوانەی دەستوری عێراقی هەندێک شت دەکرێ و دەبێ ڕوبەڕووی دادگا بکرێنەوە و سزای بە سزای یاسایی خۆیان بگەن.